سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکە. گۆڕان بۆ ڕێکەوتن لەگەڵ پارتی و یەکێتی مەرجی زیادکردنی پاری مانگانەی داناوە. پەیامێکی توند ئاراستەی بزوتنەوەی گۆڕان دەکرێت. پەرلەمانی عێراق لەبارەی هێرشەکانی ئێرانەوە کۆ دەبێتەوە. ئەمڕۆ دەنگ لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان دراوی یەکێتی و پارتیش پێشوەختە ڕێکەوتنیان لەسەر ئەو پرسە کردهبوو. بزوتنەوەی گۆڕانیش بۆ دەنگدانی ئەمڕۆیان داواکاریەکی ئاراستەی یەکێتی و پارتی کردووە. سەرچاوێکیش داواکاریەکانی گۆڕان لە پارتی و یەکێتی ئاشکرا دەکات. بە جۆرێ و زانیاریانەی لە سەرچاوێکی تایبەتەوە بە شارپرێس دراوە. پارتی و یەکێتی و گۆڕان پێشوەختە ڕێکەوتون، بەڵام بزوتنەوەی گۆڕان چەند داواکاریەکی لە پارتی و یەکێتی هەبووە بۆ دەنگدانی پەرلەمانتارەکانی بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان. ئەو سەرچاوەی داواکاریەکانی گۆڕانی لە ڕێگەی شارپرێسەوە ئاشکرا کردووەتی گۆڕان داوای کردووە ئەو پارەی ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێی دەدرێت کە بڕەکەی 250,000 دۆلار 25 دەفتەر دۆلاری مانگانەیە بۆی زیاد بکرێت بۆ 500,000 دۆلار واتە 50 دەفتەر دۆلار. بەوتەی سەرچاوەکەی شارپرێس گۆڕانداوای لە پارتی کردووە هەموو ئەو پۆستانی پێشتر ڕێکەوتنیان لەسەر کردووە لە حکوومەتی خۆجی هەولێر پێی بدرێت و ڕێکەوتنەکە وەک خۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە. سەرچاوەکەی شارپرێس ئەوەشی ڕوونکردەوە بۆ دەنگدان بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان گۆڕان داواکاری لە یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی بابڵ تاڵەبانیش هەبووە. شارپرێز لە ئازاری سەرچاوەکەوە زانیاری ئەوەی دەستکەوتووە تا ئێستا یەکێتی هیچ وەڵامێکی داواکاریەکەی گۆڕانی نەداوەتەوە، بەڵام وتی پارتی ڕازی بووە بە هەموو داواکاریەکان بەو مەرجەی لە کۆی 12 پەرلەمانتاری ئەو بزوتنەوەیە 9 پەرلەمانتاری دەنگ بە پرۆژەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بدات. سەرچاوەکە وەشی ئاشکرا کردووە لەو ڕۆ گۆڕان تووشی کێشە بووە لەگەڵ پەرلەمانتارەکانی، چونکە لە 12 پەرلەمانتار توانی 7 پەرلەمانتاری ڕازی بکات دەنگ بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بدات. سەرۆکی پێشووی پەرلەمان پەیامێک ئاراستەی بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان دەکات و ڕای دەگەێنێت. بەڕاستیەوەی ئێستای بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان دەیکەن هیچ پەیوەندیەکی بەو بنەمایەوە نییە کە بزوتنەوەی گۆڕانی لەسەر دامەزرا. یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لە پشکی گۆڕان لە وتارێکدا کە تایبەت لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان نووسیوێتی ڕخنەی توندی لە بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان گرتووە و دەڵێت بەڕاستی ئەوانەی ئێستا سەرکردایەتی گۆڕان ئەکەن هیچ پەیوەندیەکیان بەو بنەمایانەوە نییە کە گۆڕانی لەسەر دامەزرا. یوسف محەممەد نووسیوێتی جگەلەوەی لە دوای ڕاپەڕینەوە هیچ هەڵبژاردنێکی هەرێم لە کاتی خۆیدا ئەنجام نەدراوە، لە هەمان کاتدا هیچ هەڵبژاردنێکیش بێگزیکاری ئەنجام نەدراوە بە هەڵبژاردننی 1992 شەوە. هەروەک چۆن ئەنجام نەدانی هەڵبژاردن دەبێتە هۆی لە دەستدانی شەرعیەتی یاسایی و دەستوری، بە هەمان شێوە ئەنجامدانی هەڵبژاردننی پڕ ساختەکاریش نابێتە هۆی بەدەستهێنانی شەرعیەت، چونکە پاکی هەڵبژاردن و ئەنجام نەدانی گزی و ساختەکاری تێیدا هەر یەکێکی دیکەیە لە بنەماکانی دیموکراسی سەرباری ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ ململانی ئاشتیانە و دوور لە توندوتیژی و بەکارهێنانی چاک. دەژڵێت ئەمەی ئێستا ئەگوزارێت هێندەی تر هەرێم لە بەرامبەر عێراق لاوەز دەکات و پشتیوانی نۆدەوڵەتیش بۆی کەمتر دەکاتەوە. هەفتەی داهاتوو پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە یەکێک لە تەوەرەکانی بەرنامەی کاری دانیشتنەکەی پەرلەمانیش بردومانەکانی ئێرانە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. بڕیارە ڕۆژی شەمەی داهاتوو پەرلەمانی عێراق کۆ بێتەوە و سەرۆکاتی پەرلەمانیش بەرنامەی کاری دانیشتنەکەی ئاشکرا کردووە کە یەکێک لە تەوەرەکان تایبەت دەبێت بە بردومانەکانی ئێران بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. هاوکات ژمارەیەک پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق نووسراوێکیان واژۆ کردو و ئاراستی سەرۆکاتی پەرلەمانیان کردووە بە مەبەستی تەرخانکردنی دانیشتێکی پەرلەمان سەبارەت بە بردومانەکانی ئەم دوایەی ئێران بۆ سەر خاکی هەرێم. ئەمە لە کاتێکدایە دوای هێرش و بردومانەکانی ئێران بۆ سەر خاکی هەرێم پەرلەمانی کوردستان 3 دانیشتنی ئەنجام داوە، هیچ کام لە کۆبوونەوەکانی تەرخان نەکردووە سەبارەت بە هێرشەکانی سەر هەرێم. لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران و تورکیا بە بەردەوامی بردومانی سنوورەکانی هەرێمی کوردستان دەکەن کە بەهۆیەوە کوژرا و برینداری لێکەوتوتەوە.
لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.